دۆخی دارایی و نەختی عراق ڕوبەڕووی چەندین قەیران بۆتەوە بەپێی بانکی ناوەندی شێچێک لەو قەیرانانە ئەوەیە 78 تریلیۆن دینار جیاوازی لە نێوان داهات و خەرجەکانی ناوخۆیدا هەیە. قەیرانی دووەمیشەوەیە کە کورتێنانی بودجەش گەیشتۆتە 21 تریلیۆن دینار و کورتێنانی تەرازووی پارەدانیش گەیشتۆتە 37 تریلیۆن دینار. ئەو ئاماژانەش گوزارش لە خراپی ژێرخانی ئابووری ئەم وڵاتە دەکەن. عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی عراق ڕایگەیاند باشبوونی دۆخی سیاسەتی نەختی دارایی وڵات پێویستی بەوە هەیە داهاتە ناوخۆیەکان بەهێز بکرێت و سیاسەتی دابەشکردنی داهاتیش چالاک بکرێت. ئەوەش لە ڕێگای موچە و ئەو پارەوە دەبێت کە لە بازاڕدا هەیە و بە زۆری بۆ بەرهەمی دەرەکی خەرج دەکرێت. تەکیدیشی کردەوە پێویستە خەرجەکانی وەگەڕخستن بەپێی پێوەر و یاسا ڕێک بکرێت. هاوکات ئەو هۆکارانە کەم بکرێنەوە کە بوونەتە هۆی زیادبوونی خواز لەسەر دراوی بیانی و کار بۆ سەقامگیری دۆخی وڵات بکرێت و ژینگەیەکی لەبار بۆ بەرهێنان بڕەخسرێت. هاوکات مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عراق ئاماژەی بەوە کردووە. لە سەرەتادا بانکی ناوەندی سەربەخۆ بووە، بەڵام کە وڵات ڕوبەڕووی قەیرانی ئابووری بۆتەوە ئەو سەربەخۆیە لاواز بووە چونکە بانکی ناوەندی قەرزی داوەتە حکومەت. تەشیریشی کردەوە سیاسەتی بانکی ناوەندی لە سەرخستنی عراق لە جەنگی تیرۆر ڕۆڵی سەرەکی هەبووە. هاوکات توانیوێتی لە قۆناغێکی مەترسیدار ڕزگاری بکات. مەسەر محەممەد ساڵح وتیشی بانکی ناوەندی قوربانی داوە بە سەربەخۆی خۆی و لە ماوەی 2 ساڵدا بڕی 21 تریلیۆن دیناری قەرزی داوەتە حکومەت تا ڕوبەڕووی قەیرانەکان ببێتەوە. هەر ئەوە شوای کردووە حکومەت لە ڕووی سەربازی و ئابووریەوە سەرکەوتوو بێت. ڕوونشی کردوتەوە لە ماوەی 2 ساڵی پێش قەیرانەکاندا عراق بڕی 360 میلیارد دلاری بۆ بەرهێنان خەرج کردووە و تا ڕادەیەکی باش وڵات بژانەوەی بەخۆوە بینی. بەڵام لە دوای دابەزینی نرخی نەوت و سەرهەڵدانی جەنگی داعش بابەتەکە پێچەوانە بۆتەوە و وڵات بۆ خاڵی سفر گەڕایەوە. سەبارەت بە دۆسەی قەرزەکانی عراقیش ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عراق ئەوەی خستۆتە ڕوو کە دۆسەی قەرزی عراق مەترسیدارە. سندوقی نەختی نێودەوڵەتی شەوینشەکە لەسەرەوە دەکات بەغداد تا چەند دەتوانێت قەرز بکات و ئایا دەتوانێت لە داهاتوودا و لە کاتی خۆیدا ئەو قەرزانە بداتەوە. ئەوەشی نەشاردەوە کە دەواازە سنوورەکان و گومرگەکانی عراق بوونەتە جێگایەک بۆ گەندەڵی. بۆیە پێویستە هەرچی زووە حکومەت تەسلیمی کۆمپانیای تایبەتمەندیان بکات تا داهاتەکانیان وردبینیان بۆ بکرێت و بە فیڕۆ نەڕوات.